تەرمەنەکە ئەمەیە باڵەخانێکی وێران و چەند چەکدارێک بە جەستەیەکی بێڕۆحەوە وەستاوە. تەرمەکە لە بەرزاییەکەوە فڕێ دەدەنە خوارەوە و بە پێکەنینەوە ڤیدۆی دەگرن و هاواری سەرکەوتن دەکەن. بەڵام با بزانین ئەو تۆقینە لە جەستەیەکی بێجان لە ڕووی دەرونیەوە واتای چییە؟ ئایا هەر بەڕاستی ئازایەتی تەرمی شەڕڤانێکی گەمارۆدراوی سەرسوڕهێنەری ئەفسانە ئەو شڵەژانە دەرونیەی دەوێت کە ئەو چەکدارە هاورزانەی هێنا بۆ هەلەکە سەما و تووشی ئەژنۆشکانی کردبوون؟ بۆچی ئەو هەموو ڕقا بەرامبەر تەرمێک؟ وەڵامەکە ئەمەیە چونکە ئەو ژنێکی کورد بوو. لە عەقڵێتی ئەو چەکدارە هاوردەکراوانەدا هیچ شتێک لەوە شەرمەزارتر نییە کە سوپایەک لە بەردەم کچێکدا چۆکدا بدات. ئەوان لەرزیان لێ هاتبوو نەیان دەتوانی ئەو ڕاستیە قبوڵ بکەن کە کچێک بە تەنیا 20 چەکداری لێکوشتووە. ئەوان کاتێک دەنیزیان کوشت نەیانتوانی شکۆی ئەو شەڕڤانە بکوژن. فڕێدانی تەرمەکە لە باڵەخانەکەوە هەوڵێکی بێهودە بوو بۆ تۆڵەکردنەوەی چەکدارەکان. ئەویش هاواری شکستی دەرونی ئەو چەکدارە هاوردەکراوانە بوو کە کچێکی کورد هەژاندی. چیرۆکەکە لە گەڕێکی شێخ مەقسوود دەستی پێکرد. دەنیز کچە نیشانەشکێنێکی کووردە. کاتێک چەکدارە هاوردەکراوەکان هێرشیان کردە سەر گەڕەکەکەیان وایان دەزانی ڕێگەکەیان چۆڵە و دەتوانن کۆمەڵکوژی عەلەویەکان دووبارە بکەنەوە. بەڵام یەک بە یەک 20 دانەیان بەر لەوەی بگەنە ئامانج بەر فیشەکەکانی دەنیز کەوتن. سوپایەک و دوو وڵات بە تانک و تەکنەلۆژیا و چەکدارەوە لە بەرامبەر ئیرادەی کچێکدا کەوتنە سەر ئەژنۆ. ئەو کاتێک قەناسەکەی دەنیز فیشەکی تێدا نەما کڵاشینکۆفەکەی هەڵگرت و تاوەکو کۆتا چرکە بەرگری کرد. کاتێک گەمارۆ دراو جەستەی بریندار بوو چەندهایەک فیشەکی پێمە. لێرەدا دەنیز بڕیارێکی بوێرانەیدا. ئەو نەیویست بەدی بگیرێت. نەیویست دوژمن وەک هێمای سەرکەوتن وێنەی بگرن. ئەو فیشەکی کۆتایی بۆ خۆی دانا. بەو فیشەکە ڕێگەی نەدا دوژمن پێی بگات و مردنی هەڵبژارد پێش ئەوەی ئەوان بیکوژن. ئەو شەڕە تەنها شەڕی خاک نییە، شەڕی دوو ئەقڵیەتە. ئەقڵیەتێک کە ژن وەک کۆیلە و غەنیمە دەبینێت. ئەقڵیەتێکیش کە ژن تێیدا بڕیاردەر و فەرماندەیە. سوکایەتیەکە ڕێک لەبەر ئەوە بوو کە ئەو ژن بوو. ئەوان نەیان دەتوانی ئەوە قبوڵ بکەن کە کچێکی شەڕڤانی کورد هاوسەنگی شەڕەکەی گۆڕیوە و کونەمشکی لێکردوون بە قەیسەی. هەست دەروێش سوارن هەمان مۆڕان هەزارن بە قورباش و ڕۆژهێلا بمانە یەک بریارن. هەست دەروێش سوارن هەمان مۆڕان هەزارن بە قورباش و ڕۆژهێلا بمانە یەک بریارن. گولەیەک تێفێنگامە هەر دەڤێن و لاشی یارن هەموو کوردین جیهانی یەک دەست و یەک بریارن.